دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەشتمین پێشانگای کتێبی خۆی لە شاری هەولێر کردەوە. پێشانگاکە بە زیاتر لە 1000 ناونیشانی جیاوازی کتێب ڕازێنراوەتەوە و 15 ناوەند و دەستگای چاپ و کتێبخانە بەشداریان تیادا کردووە. ئەمڕۆ دوو ڕۆژی هەینی هەشتمین پێشانگای کتێبی نووری حیکمەمان کردەوە. سوپاس بۆخوا ئەوەی کە دەیبینن ئێستا بەڕووی هەوڵەتیان دەکراوەتەوە و هەر کەسێک کە بێوێ سەردانی پێشانگاکە بکات ئێستا کراوەیە و الحەمدولیلا ئەوەش لەبەر ئەوەی کە هەشتمین پێشانگامان کردوتەوە چونکە ساڵانی پێشوو کە پێشانگامان کردوتەوە الحەمدولیلا ژمارەیەکی بەرچاو لە خوێنەران ڕۆیان تێکردوین و سوپاس بۆخوا سەرکەوتنمان تۆمار کردووە لە پێشوودا بۆیە الحەمدولیلا هەشتمین پێشانگامان کردەوە و لە داهاتووش ئینشاءالله بەردەوام دەبێت. لەگەڵ کردنەوەی پێشانگاکە خوێنەران و شەیدایانی کتێب بە گەرموگوڕیەوە ڕوویان لە هۆڵی پێشانگا کرد. خوێنەرانیش بۆ پەیام دەدوێن و باز لە گرنگی خوێندنەوە دەکەن. دەستخۆشی لە دەستگای نووری حیکمە دەکەن کەەوە ساڵانە هەر دەستێت بە کردنەوەی پێشنگای کتێب بۆ خوێنەران ئەمەش بە مەرجی داشکانی سەتاسی بۆ ئەوەی کەوا ببێتە بارسوچێک بۆ ئەو خوێنەرانێکەوە ئاشنایەتیان هەیە لەگەر کتێب و هەوڵ دەدەن خۆیان ڕۆشنبیر بکەن چکە بەڕاستی خوێندنەوە خۆراکی مێشکە چۆن لاشەمان پێویستی بە خۆراکەیە ئێمە ئەگە بێ لە ڕۆژێکدا 3 جەم خۆراک دەدەین بە لاشەمان ئەگەر بێ و ڕۆژانش خۆراک نەدەین بەو مێشکەمان بەڕاستی مێشکمان ڕوو لە کزی ئەڕوات. خۆشبەختانە کۆمەڵێکی زۆر لە سەرچاوی ئاینی لێرە بەدی دەکرێت کە ئەمەش زۆر پێویستە بۆ کۆمەلگای ئیسلام بەگشتی و بۆ کۆمەلگای کوردی بە تایبەتی لەبەرەوەی دەبینین کە خوێندنەوە لە ئێستادا بووە بە کللتور بەڵام ئێمە چۆن بیکەین بە کللتور بۆ ئەوەی شوێنی خۆی بگرێ ئەمەش بەوەی ناکەم من کۆمەڵێک کتێب بکڕم و دوایی بڕۆم لە ماڵەوە فڕێ بدەم و بدەوێ بزانم چه سەرچاوەیەک هەڵدەبژێرم و چ جۆرێک هەڵدەبژێرم بۆی بتوانم سوودی لێ بینم. ئێستا من جگە لەو پێشەنگایە لە چەندین پێشەنگای دیکەش کتێبم کڕیوە بەردەوام کتێبە ئاینیەکان زیاتر دەکڕم لەبەرەوەی هەز دەکەم یعنی بۆ ئەمڕۆی ئێمە پێویستە بە تایبەتی بۆ کۆمەلگایەکی ئیسلام. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ اطلب العلم ولو بالصين يعني بدواي علم كو بدواي زانس بكوا أقل بتشي الصين لا حديثش كده فرمي لو كاتلنا ولان شي حتى دلتنا وقور بيستي ك علم خركي وبدواي علم كوي زخواي جورا پاداش تام داته وراستيش تشي باشا داش كانشان زور باشا يعني نرخ كانشان زور لبازار هرزانترا. پێشانگاکە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام دەبێت لە بەرواری 2 شوبات دەست پێ دەکات تاکو 9 شوبات بەردەوام دەبێت و ڕۆژانە لە کاتژمێر 2 دوای نیوەڕۆ تاکو 8:30 خولەکی شەو بەردەوام دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.